الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمة وبركاته خواتان لبي مسلمانان آمد أبوان عزیزانی من زۆر خۆشحاڵ دەزانم کە لە بەرامبەر ئێوە وەستاوم بۆ پێشکردنی چەند وتەیەک دەربارەی پەنابەر لە ڕوانگەی ئاینیەوە کە کارێکی گرنگی تاکی موسڵمانە وەکو پەنابەر بەگشتی و وەکو گەنجێک بە تایبەت و تایبەتتر وەکو چالاکوانێک کە لە بواری ڕێکخراوەی ئیش بکات. ئازیزان هەر لە سەرەتاوە بزانین حکمی پەنابەر لەم وڵاتانە هاتن دروستە یان دروست نییە بۆ کەسێک کە دەوێت بێتە ئەم وڵاتانە. هەروەکو کۆمەڵێک مقۆمقۆ هەبوو لە قەدیم و لێستاشدا کۆمەڵی خەڵک کە ئەم حەدیسە دەکەنە بەڵگە ئەنە بەریء من كل مسلم يقيم بين أظهر المشركين کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەم حەدیسەدا کە دەفەرمێت من بريم واتا مسلمانة لمن نية بلام معناي لمن نية كبيغمبري خوا دفرمي صلى الله عليه وسلم لكم الله كي تريج دا دفرمي لمن نية وكسي كصالقة كتشيا كلبروي كاتيك مردويكي دمري خوي درني يان جلكي ددرني يان هر كاريك دكا بيغمبري خوا دفرمي لمن نية كواتا ام لمن نبونا معناي اونية ام كسكافر بوا يان لدين درچوا بلكو معناي اويا كاما تاوانيكي قوريا بويا بيويست عقداريم حديثة بين حتى هندي لعلماش وكو إمامي بخاري رضا ورحمة إخوائي لبه صحتي أم حديثة تضعيفي لكاودة فرمين لحديثي مرسلة حديثي مرسلي جوريك اللي جوركاني حديثي ضعيف كواتا أما لخوي دا الإشكال لسر حديثة كاش دروز دكات أقر واجب بيعنبري إخوة عليه الصلاة والسلام دا فرمينا بأقري مشرك كانتان لديار بي ما بس ليلة دا بريتية لوي كاتي كشر لنوان كافر مسلمان دا لو نوان دني زيقبون ولا مشرك وخوانا ناس ودجمناني دين دا بتماي اوي كتو بهيلاك شر دا لم نوان دا تو لناو چی و توشی لناو چون بیو او کات پیامبری خوا دفرمی بویا من خوینی ام کسب هدر درواو للای من هیچ اوی کنا من یکی کتر لخالکان که هاتن بو ام ولات بریتیه لوی اخلاق و روشتکی برزمان هبت هر وکو چون خوای تعالی جل جلاله کباس وصف پیامبری خوا دک علیه الصلاة والسلام دفرمید وإنك لعلى خلق عظيم أي محمد صلى الله عليه وآله وسلم تو لسر برسترين وبروشترين روشت برزو بنرخو ببايكاني كواتا أم شاهدي دانا لخواي متعالى وابو بيغمبري خوا عليه الصلاة والسلام دليل لسر تشي لسر قوري وعظمته ومكانته ومرتبه وقوري أم بيغمبري عليه الصلاة والسلام كواتا إيمش كا لافو قذافي أولي بدين كشوين كوتي أم بيغمبرين عليه الصلاة والسلام ديارة دبي إيمة شبكين إيمة بم أخلاق جوانان وخومان برازينين وكل دايك من عايشة دفرمون أخلاقي بيغمبري خواتشون عليه الصلاة والسلام دفرمد أخلاقي بيغمبري خوا وكو قرآن كاتك محوي لشعر كايدا دفرمي وام زاني بيغمبرستانا يعني لدوري بيغمبري خوا عليه الصلاة والسلام أم صحابيانا وكو بيغمبر وابون ند زاني كاما بيغمبر أمن دا أخلاق وروشتيكي برزو جوان وركبيك يانبو أمن دا هستيكي جوانيان هبو برانبر يكتر أمن دا بيروشونيان هبو برانبر يكتر وكو مسلمان كواتا أما دليل بو لسر چي لسر أويكا أخلاق وروشتي برز دتوانين دعوة وكاريگريكي قورمان هبيت لسر كومالغاي مسلمان وكتير لسر كومالغاي كافركاني دتواني اما تأثيري خوما نبتو وك بيامري خواج دفرمي عليه الصلاة والسلام إنما بعثت لأتمم مكارم الأخلاق من بو أودا بنزين راوم نير راوم تاوكو أخلاق روشت برزو رفتاركان تيرو تسلو تواوكم كواتا أخلاق روشت بريتية لوي لإنسان دردتي لقصة لرفتار لكردار لقفتار لهمو أم بابتاني لإنسان تصرفات ومعاملي إنسان دردتي خبيويس أقدار بين وكو مسلمان براستي فوكس مان لسر وي لهمو لايق للان كافركاني شو بور روشتي كينا شيريني إيما دبيت لك دار بوني دينك دبيت معي لك دار بوني براستي أو برنامج شريعتك إخوانا أردويتي بو إيما وابويا بيعنبري خوا عليه الصلاة والسلام جا خالك تري قرين بريتيا لوي كما براسي دي ببين ما هدايتي خلق
ئینسانی مسلمان خاصەتەن ئێمە کە مسلمانین من قسە لەگەڵ مسلمان دەکەم ئازادە ئینسان هەیە لەوانەیە مسلمان نەبێ بەس لە ئەخلاق و ڕەوشتی جواندا مسلمان و غەیرە مسلمان نقطەی ئیشتراکمان خاڵی هاوبەشمان هەیە بەڵام لێرەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ کاتێک کە ئیمامی عەلی دەچوو بۆ غەزوەی خەیبەر لە قەڵاکانی خەیبەر نەسیحەتی ئیمامی عەلی کرد و فەرمووی فوالله لأن يهدي الله بك رجلا واحدا خير لك من حمر النعم كواتا بيامري خو عليه الصلاة والسلام ده فرمي والله أي علي أتو دتشي بوشر لجنجي شيرو تيرو هموش تيكت بيه بلام أقدار بيك مروف لسردسي تو هداية وربقري باشترى لهاتشي وشتري سوريا لسرو جيبكي بخير كواتا أما دشي دردخا إسلام سەرچاوەی کێشە و ئاژاوانیە ئیسلام تەنها بۆ شەڕ نەهاتوە ئیسلام بەڵکو شەڕەکانی بە زۆری هەمووی هەردیفاعیش بووە حتا لە فەتحکردنی وڵاتانیشدا بۆیە ئەمە ئەوە دەردەخا ئیسلام دینی ئاشتی و ئاشتەواییە کەسێک ئاشتی لەگەڵ بوێ بەڵام کەسێک دوژمنایەتی بکە و بێتە سەری و تەحەدا و دەست درێژی بکاتە سەر بەڕاستی ناتوانێت ئیسلامیش یعنی خۆی بگرێت و خەڵک بێ سواری سەری بێ ئەمە هەمووی خۆی لە خۆیدا پێویستە ئێمە ئاگادار بین وەکو مسلمان لێرەش پیادەی بکەین بۆ ئەوەی بەشکم ببینێ مای ئەوەی کە کەسێکی هیدایەت وەربگرێت لە سەردەستی ئێمە و تووشی ئەم خێرە گەورە بین و پێغەمبەری خوا لە حەدیثێک ترا دەفەرمێ باشترە لە دنیا و لەوەش هیدایەتی کەواتە ئەم ئاجر و پاداشتان دەتوانین لێرە یعنی دەستەبەرکەین بۆ خۆمان کەواتە وەکو مسلمان ئێمە فێرمان دەکات ڕێز لە هەموو ئاین و بیر و بۆچوونەکان بگرین پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات من کان یؤمن بالله واليوم الآخر فإذا أتاه كريم قوم فليكرمه کاتێک کە ئێمە گەورەی هەر قومێک هەر کەسێک دیندار بیان بێدین بێ ئێمە بەڕێزەوە تەماشای بکەین دینی ئێمە ئاوای فێری ئێمە کردووە بەڕاستی ڕێز و حرمەت سەرچاوەی سەرەکی ئەم دینێ و پیادەکردنی ئەم دینێ و دەرخەری ئەوەیە کە تۆ چی لەباردایە و چی ڕۆژ و حرمەتێکت هەیە لە لای خوا و خەڵک ئەمجا نابێ بێڕێزی بە هیچ کەسێک بکەین لە هەر بیر و بۆچوونێکی هەبێت خوای تەعالی دەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى بەڕاستی خوا دەفەرمێ جل جلاله باجیاوازی بیر و باوەڕ لە مرۆڤەکاندا کە لەگەڵ من نایەتەوە و لەگەڵ جەنابت نایەتەوە نەبێتە مایەی ئەوەی کە من بئینصاف بم و زوڵم لە مرۆڤە بکەم بەڵکو من دەبێ ئینصافم هەبێ حتا وەکو بەرامبەر جوولەکەی وەکو کاتێک کە ئیمامی عەلی کێشەیەکی هەبوو کاتێک هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەم کێشەیەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یعنی وتەی لە هەردووک لایان وەرگرت لە ئەسڵدا حەق ئیمامی عەلی بوو بەڵام لەبەر ئەوەی ئەم جوولەکەی زمان لوسی کرد پێغەمبەری خوا حەقەکەی دا بە عەلی حقەکەی دا بە جوولەکەکە کەواتە ئیسلام دینی ئەوەیە کە لە کاتێکدا عەلی ئامۆزای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەزاواشەتی کەواتە دینی ئیسلام خۆی و بنەماڵەی ناخوێنێتەوە بەڵکو پێغەمبەری خوا دەفەرمێ خوای گەورە لە ئاەتێکی ترا فەرمووی ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم ئینسان ئاگادار بێ ژنێ و بەبیر و باوەڕی هیچ کەس نەدا بێ ڕێزی بە بیر و باوەڕی هیچ کەس نەکە یعنی ناخی مرۆڤەکان نەشکێنێ هەستی مرۆڤەکان نەشکێنێ چونکە مرۆڤ لای خوا لە حەدیثێکی قودسیە دەفەرمێ یعنی گەورەترین بینای خوا جل جلاله مرۆڤە دەفەرمێ پێم خۆشە کەعبە بڕ و خێنرێ بەڵام خوێنی مرۆڤێک نەڕژێ لەسەر ڕووی زەوی کە ئەمە گەورەی مرۆڤ دەردەخا و گەورەی هەست و بیر و هۆشی مرۆڤ دەردەخا و گەورەی ئەوە دەردەخا کە ئەم مرۆڤە چۆن بیر بکاتەوە ئێمە لەسەرمان نییە بیری خەڵک بتوێنینەوە یعنی غەسلی دماغی خەڵک بکەین ئێمە لەسەرمانە داعوەکە بە شێوازێکی پرۆفشناڵ و جوان و ڕێک و پێک و ئەخلاقێکی بەرز و بەنرخ بیگێنین بە مرۆڤەکان نەک لەوەدا کە ئێمە چی بکەین بەڵکو محاسبەی مرۆڤەکان بکەین ئەمە لای خوایە جەلە جەلاله و ئەمجا کە دەفەرمێت لەو کاتەی کە تۆ بێڕێزیت کرد ئەوانیش بێڕێزی دەکەن بەرامبەر بە خوا سوبحانه وتعالى ئەو کاتەی تۆ دەبیە سەبەبی ئەوەی کە بێڕێزی کراوە و خوای گەورە ئەمەی لە حەز لێ نییە کەواتە و بۆیە هەمومان دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و خوای گەورە زانایە بەوەی کە دەیکات و دەسەڵاتی بەسەر هەموو مرۆڤەکاندا هەیە بابەتێکی تر لێرە لەوانەیە بابەتی یعنی هاوسەرگیری بێ لێرە بتوانن هاوسەرگیری یعنی لێرە بکەم مرۆڤەکان وەخوا دەفەرمێ ئەمجار تێکەڵاوبوونی قەومەکانیش ئەمە دەتوانین سود و کەڵکی لێوە بگرین ئێمە قەومێکی تر ئەم کووردا عەرەبە فارسە ئینگلیزە هەموو دەتوانن وەخوا دەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا کەواتە ئەم یەکتر ناسینی بینی قەبیلەکان و مرۆڤەکان لە هەر نەتەوەیەکدان دەبێتە مایەی تعارف و یەکتر ناسین و
و هاوکاری و هەماهەنگی و لە یەکتر تێگەیشتن و بەهرەوەربوون لە فەرهەنگ و بیر و هۆشی یەکتر کەوا ئەمە زۆر گرنگەوە خوای گەورە دەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم بەڕێزترینمان لە لای خوا کێیە کە لە زیاتر لە خوا دەترسێ خۆ پارێزە و فەرمانەکانی خوا جێبەجێ دەکات لە حرامەکان دوور دەکەوێتەوە کەواتە ئەمە دەورێکی کاریگەری هەیە دەتوانین لێرە جێبەجێ بکەین و ئەمجا شتێکی تر زۆر گرنگە خاڵێکی تر لە ڕووی دینەوە لێرە بتوانین پارێزگاری لە دین و ئەخلاقی خۆمان بکەین پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی الصلاة والسلام سبعة يظلهم الله يوم القيامة في ظله يوم لا ظل إلا ظله حوت كسي لجير عرش خوادا هيا يكيك لوانا شيئا دفرمي بيعنبري خوا عليه الصلاة والسلام ورجل دعته امرأة ذات منصب وجمال إلى نفسها يعني آفرتيكي جوان وكشخو وريكو بيكو خاوان بيغو بلو بوستو لبن ماليكي بريزو سنجين ودس رنجين بتوانێ بانگت کا بڵێ وەرە کاری فاحیشە و داوێن پیسیم لەگەڵ بکە تۆ بڵێ من لە خوا دەترسم ئەمە یوسف ئاسا تۆ دیژی ئەمە بۆستیوە کاتێک کە زوڵەیخا خێزانی عەزیزی میسر هەموو وەغولقەت الأبواب هەموو دەرگاکانی داخز فەرمووی چی فەرموو قالت هەیتە لەک چیت پێ خۆشە بیکە بەڵام ئەو قالە معاذ الله فەرمووی من پەنا بەخوا دەگرم فەرمووی من سزن دەکەم فەرمووی خوایە من سزنم بەلاوە خۆشەویسترە خۆشترە لەوەی کە چیە لەوەی کە ئەو بانگم دەکا بۆ ئەم فاحیشە و داوێن پیسە کەواتە کە یوسف یەکێکە لە سەرکردەکانی چی سەرکردەکانی ئەم گەنجانە کە گەنجانی ئەمڕۆ بەڕاستی پێویستە تەماشای پێغەمبەر یوسف کەن عەلەیهی الصلاة والسلام کە لەو کاتەدا تەویژمی فەساد و بێئەخلاقی لەم وڵاتانە زۆر ینی چەکەرەی کردووە و پەرش و بڵاوبۆتەوە ئەم مەوجە ئەم تەویژمە پێویستە ڕاگیری بکەین بە ئیمان و بە ئیستیقامەت بوون لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام و ئەمجا پێویستە ئەم دەعوە و بانگەوازێک کە باسم کردووە خوای گەورە دەفەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن ئەمجا ئێمە بانگەشە و بانگەوازی بکەین بۆ ڕێبازی خوا یعنی خۆ ئێستا بوونی ئێمە یەکێک لە هۆکارەکان کە بانگەشە نەکەین لەوانەیە یعنی جایز نەبێ بەم شێوازە عامە کە بەڕاستی بتوانین یعنی پەیامی خۆمان بگەێنین و بتوانین ئێمە جایز بوونی ئەم کارە لێرە بسەلمێنین کە ئێمە وەکو شەرع لێرە جایز بین کەواتە ئەم داوە و بانگەوازیە بە شێوازێکی حکمت بريتية لشي حكمت بريتية لدانانيش وضع شيء في مكانه داناني شتيق لجيقاو بيقاو شويني خويدا اما زور گرنگا انساني مسلمان اقاداري بي يعني حكمت اما دعوي خلق دكين كبجوري كي ستايلي كي جوانو ريكو بيق نبي ام انسانا بتك يتوق بأمري خوادا فرمي عليه الصلاة والسلام بشروا ولا تنفروا مش دبدا ما خلق خلق مرتين يسروا ولا تعسروا اسان كاريب كان خلق توشي بارگراني مكان بارگراني مخنا سرشاني خلق اما زور گرنگا بو انساني مسلمان بو تاكي مسلمان اقاداري ام خالانه بيد وام جاب بيامري خو عليه الصلاة والسلام كاتي كبزانين يكم هجرات ككراو بو حبش بولاي نجاشي تشبو خو ام كاتي نجاشي مسلماني جنبو اما گرنگي او دردخات كإنسان سرو مالي كوتا مترسيوا آزادي كوتا مترسيوا جاني كوتا مترسيوا ناني كوتا مترسيوا كجاني نماو تنگتاو بو توشي تنگو تشلمو دردو نهامتي ونقبتي خوي هات خواي جورا دفرمي وارض الله واسع كاتك تو تعبير لدينت بو نكرا لشويني خود با ولاتي خوشت به وامزا ازادي خود بو درنبرا تو دتواني ولاتي خود به شكو همو اولاتي كان دياري نكران ولاتي خوان وامر ولاتي كش نابين حكم خواتي دا بكري كواتا امشي وامشتا بمجورنيا وامزا ام هجرتش بوچي بولاي نجاشي بيامري خوا فرموي ظلم لكسناك ام كسا للاي نجاشي كظلم لناكري امر لير الظلم مان لناكري لو اني لكروساني خوان بالتاكيد دليا ظلمان لدكري ما في مان دخري ما في سرتاي مان دخري لروي بیرکردنەوە حتا کەس دەچێتە مزگەوت خەڵکێ گەنجێک چەندان پروپاگەندەی بۆ دەکرێت بە ناوی شتێکەوە ناو ناتۆرەی بۆ دەدۆزرێتەوە و ڕاپێسی زیندانەکان دەکرێت و کۆمەڵێک ئەشکەنجە و سزا دەدرێت کە بەڕاستی لە ڕوومانیا هەلێرە باسی بکەین کەواتە ئەمە هەموو دەرخەری ئەوەیە کە جائز بوونی هەندێک شت لە هەندێک حاڵەتدا الضرورات تبيح المحظورات هەندێک ضرورات هەیە بەڕاستی هەندێک شت لە حرامەوە بۆ حەڵاڵ دەگۆڕێ لە حەڵاڵەوە بۆ حرام دەگۆڕێ کەواتە ئەمە ضرورەتی ژیانە ضرورەتی
بابەتی شەرعیە کە ئینسان ئاگادار بێ. من بابەتەکەم زۆری ماوە بەڵام بەداخەوە کە کاتەکە بەرەو تەواو بوونە من نەمتوانی زیاتر تیشی بخەمە سەر چەند خاڵێکی گرنگ و کاریگەر بۆی پەنابەران زیاتر استفادە لێ بکەن. داواکارم لە خوای پەروەردگار لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێت و ئەم قسەمان بۆ بکات بە توێشوویەک بە ڕۆژی قیامەت وەک خوا دەفەرمێ وتەزەوەدوا فإن خەیرە الزاد التقوى. ئەم زادەمان بۆ بکات بە تەقوا و خواناسی. داواکارم لە خوای پەروەردگار هەموو لایەکمان کۆ بکاتەوە جواب بەنسیبی هەموو لایەک بکات و هەموو لایەک دڵخۆش بکات داکوبابی هەموو لایەکمان بپارێزێ و دڵخۆشی بکات و هەمومان بە وڵات و کەسوکار و کەسوکاری خۆمان شاد ببینەوە. و من وتەی وەک باسم کرد تەواونەوە بەڵام لەبەر نەبوونی کات من کۆتایی پێدێنم. وەسەلام عەلەیکم ورحمة الله تعالى وبركاته. خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ. من شەموس نادرم، شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ. وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی. کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا. بیکەیفۆر ستایلی نوێ، بەرنامەی جوان، خزمەتی باش، دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.